باشە دووبارە دەڵێم شەرم ناکەن برا بە ڕێزەکان خێزانەکانتان هەموو ڕۆژێ دەنێرن بە مارکێت و بازاڕەکان لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ ألا وإن حقهن عليكم أن تحسنوا إليهن في كسوتهن وطعامهن أو حقي خێزانەکانتانە بەسەرتانە و ئاگادار بن ئاگادار و وریا بن ئەمە مافی خێزانتانە بەسەرتانەوە کە چاک بن لەگەڵیانە لەوەی کە لە مەسەلەی جلوبەرکڕین بۆیان جلوبەرگی جوانیان بۆ بکڕە با خێزانەکەت پۆشتە بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە نیعمەتێکی پێت بەخشی پێی خۆشە خوای گەورە نیعمەتەکەت بە خۆت و ماڵ و مناڵتەوە ببینێ با نیعمەتەکەت پێوە دیار بێ خێزانت بۆ جلێ ناشینە بەرابێ لە کاتێکا توانات هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە حەقی خێزانەکانتانە بەسەرتانەوە باش بن لەگەڵیانە لە مەسەلەی جلوبەرگا لە مەسەلەی خواردنە کەواتە تۆ ئەبێ جلوبەرگ و خواردنی بۆ بکڕی یا لەگەڵ خۆتا بیبەی بۆی بکڕی نەک ئەو داماوە بچێ قەرز کاو لەم لاو قەرزاری دوکانەکان بێت وەڵا کاکە بینووسە بۆ بینووسێ ئەی تۆ پارەتی بۆ خێزانە قەرز بکڕێ